یەکێک لەو هونەرمەندانەی کە خاوەن چەند بەرهەمێکی زۆر جوانە کە بەشێکی زۆر لە بەرهەمەکانی وەک یادگاریەکیان لێ هاتووە هونەرمەند سوارە محەممەدە کە یەکێک لەو هونەرمەندانەی کە هەمیشە هەوڵەدات شعری شاعیرانی گەورە بکاتە گۆرانی و لە بەرهەمەکان یا شعری شاعیران ڕنگ بداتەوە. لە ئێستادا بەنیازە لە شاری پێنجوێن لەگەڵ ژمارێک لە موزیسیانە دیارەکان کۆنسێرتێکی تایبەتی ساز بکات. ڕۆژی دوی ئەم مانگا هونەرمەندی دیار و دەنگخۆش سوارە محەممەد لە شاری پێنجوێن کۆنسێرتێکی میوزیکی ساز کرد. لەو کۆنسێرتەدا هونەرمەند سوارە محەممەد هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک ژەنیاری بەتوانەوە بە ئەزمون لە ڕێگەی بەرهەمە تایبەتیەکانیەوە گوزەرێکی بەنێو دنیای گۆرانی و موزیکی ڕاستەنی کوردی و شعری گەورە شاعیرانی کلاسی کرد. پێم وابێ دوو مانگ لەمەوە پێش بوو پیاسەمە کرد لە ناو شاری پێنجوێنە و یەک جادەشی تیا بەس ئەو نە دڵگیر و خۆشە پیاسەمە کرد تا پیاوێکی یا بەخوا بزانم دوان بوو خۆت ئاسایی وتیان کاک سوارە شتێک پێشکەشی شاری پێنجوێن ناکەی پێم وابێ جاری تریش باسم کردووە لەم کەناڵە بەڕێستانەوە وتم بەسەر چاو تا ئەم پرۆژەی پێنجوێن شاری فێربوونە ماڵیان ئاوا بێ لەگەڵ کورساتی خۆشەویستاکە هەردوو لاتان بەرەمهێنەری ئەم کۆنسێرتە بوون سوپاستانەکەم یەک بە یەکتان ئاوا ئەم کۆنسێرتە دروست بوو بەڕاستی. وڵی من وەکو خۆم پێنجوێنم خۆشەیە خەڵکێکی زۆر خۆشەویستی تایە سروشتێکی ئەوونە جوانیە پێنجوێن دەرحەق بەو شتە جوانانی کە باسەکرێت لەسەر پێنجوێن منش حەزم کردو کە خزمەتێکی پشکۆلی شاری پێنجوێن بکەم ئەگەر بێت و خەڵکانێکی تریش بێەوە هەشە لە من زۆر چاکتر و دەنگخۆشتر و هونەرمەندتریش هەیە کە بەڕاستی لە کوردستانە ئەوانیش دەتوانن بێن لە پێنجوێن لە دەربەنیخان لە قەڵاتزی خۆشەویست هەڵەبجەی خۆشەویست لە کۆیە لە ڕانیا لە کەلار لە کفری ئەم شوێنانش بەڕاستی ینی خەڵکانێکی ئەوە جوان و بەڕێزی تایە کە تامەزروی بیستنی گۆرانی مۆسیقای کوردین پێم خۆش بوو کە وەکو خۆم کە لێرە ئەو کارە هونەرێمان کردووە ئەگەر بێت و خەڵکانێکی تریشە بێ پێم وابێ هێشا ئینشەڵا ئەوانیش سەپۆرت کرێن و سپۆنسەر بکرێن بۆنە ئەوانی ئینشەڵا بێن و کارێکی زۆر چاکە بۆ ئەم قەزا و ناحیانی تری کە سەر بە سلێمانی بەڵێ کاری هونەری لەم ڕۆژە تۆزە سەخت بووە تۆزە قورس بووە سەپۆرتی وێ سپۆنسەری وێ مانە ئەگەر هەبێ بۆنە